عەرزی ڕێز و سڵاو سەربەران و خۆشەویستان بینەرانی بەڕێزی بەرنامە دایک و بابە خۆشەویستەکان پەریزەنم کارناسی باڵای ڕەواناسی لە خزمەت و داهەم بە بەرنامەیەکی دیکە لە بواری تربیەتی منداڵەکانتان. ئەو ڕۆکانەوە باشە باز لە مۆزوعێکی زۆر گرنگ و جالب بکەین. چەند مۆدل دایک و بابمان هەیە، ئەگە بمان هەوێت زۆر کولی دەستەبەندیکەین دەیکەینە سێ دەستە. کارمان بە دەستەی وەسەد کە نۆرماڵە نییە، باز لەسەر دوو دەستەکەی ئەفرات و تەفریتەکە دەکەین. چەشنێک دایک و بابەکانمان هەیە کە بەڕادەیەک بێخیاڵن، بەڕادەیەک ڕاحەت و ئاسوودە فکر دەکەن و ڕەفتار دەکەن کە منداڵەکەیان بەداخەوە تووشی مشکلات و گرفتایەکی ناخۆش دەکەن. و دایک و بابهایەکمان هەیە کە بەڕادەیەک سەختگیرن و بە خەتکێشیان داناوە بۆ تربیەتی منداڵەکەیان، حساسیتێکی زۆریان هەیە لە تربیەتی منداڵەکەیان و ئەکسەرەنیش کە قسەی هیچ متەخەسیسێک و هیچ کارناسێکی جێگویانەوە ناچێن. ئەوانە چ جور دایک و باپایەکن؟ دایک و باپایەکە منداڵی لە دنیایەکی مەسنوعی گەورە دەکەن. دنیای مەسنوعی وەکچی؟ دنیای مەسنوعی وەگەوەی کە هیچ لەفزێکی ناحەزی تێدانێ، هیچ مشکلێکی تێدانێ، هیچ گرفتێکی تێدانێ، هیچ وشەیەکی ناحەزی تێدانێ. ئەو منداڵە دەو فەزایەدا گەورە دەکەن، دڵیان خۆشە کەمە منداڵەکەمان دە فەزایەکی زۆر پاسۆریزەدا پەروەردە کردو و ئەو منداڵە حتمەن موافق دەبێ. بەڵام منداڵە کەمتر لە 7 ساڵ دێدە دنیای واقعیوە، ئەلفازێکی جۆ لێ دەبێ، بەرخوردهایەک دەبینێ، تعاملاتێک دەبینێ کە ئەسڵەن تربیەت نەکرابووی، ئاموزشی نەدیوە، ئەسڵەن دە دنیای مەسنوعیویدا ئەو ئەلفازە جگایەکی نەبوو، ئەسڵەن وجودی نەبوو. لێرەدا منداڵە چی بەسەردێ؟ ئەوەی بەسەردێ کە ئەو منداڵە عیزەتی نەفسی خۆی لە دەست دەدا، تعاملاتی دێتە خوارێ، سوگە ناتوانێت تعامل بکە بۆ فەرهەنگەی کە لە دنیای واقعیدا وجودی هەیە و منداڵە ئاموزشی نەدیوە. و لەو بەریشەوە خانەوادەهایەکمان هەیە کە منداڵە چکۆلەیە تازە زمانێ دەگرێ، بە زۆری بە تکراری مکەڕەر ئەو منداڵی فێرە وشەهایەکی ناحەز دەکەن، زنیوی فێر دەکەن، تا لە دایکتدا، لە بابتدا، شەپێک لە فلان کەسدا، مستێک لە فیسار کەسدا، فلان زنیوە تکرارکەوە و قاقا بۆی پێدەکەنێ. منداڵ زمانی کە تۆ چەپڵەی بۆ لێ دەدەی، بەڕوویەکی گۆشادەوە استقبال لە جنێوەکانی دەکەی، خۆ منتیقی نییە، ئەو نازانێ ئەنگۆ پێتان ژیکەڵێ، پێتان جوانە، بۆیە چەپڵەی بۆ لێ دەدەن. ئەو ئێحساس دەکا ئەو شتە لە زمەشتێکی باشە، تەقویەت دەبێ و بە سوورەتی یەکێک لە ئەبزارهایە کەنگۆ خۆشحاڵ دەکا لە حافیزەیدا زەخیرەی دەکا. پس هەر کاتکە گەورە دەبێ دیسان ئەو ئەسلحانەی ئیسفادە دەکا. ئێستاز دەکا ئەگەر جنێوێ بدا محبوب دەبێ، دەتوانێت فەزای ماڵی عەوەزکە. ئێستاز دەکا ئەگەر هەستێ شەپێک لە یەکێک بدا فەزای ماڵی عەوەز دەکا. بەو شتە باعیس دەبێ ئەو جارەکانێ زمانێک کە گەورە بوو ئەو جار دایک و بابە بە هەڕەشە، بە لێدان، بە تەهدیدکردن، بە بەرخوردی ناحەز سەی دەکەنەوە ڕەفتاری کە بوو خۆیان تێیاندا ساز کردو ئەو جار خاموشیکەن. هەردوو مۆدێل دایک و بابەکان دەهەڵەدان، هەردوو مۆدێل دایک و بابەکان منداڵە دە فەزاهایەکی غیری فەزای واقعیدا پەروەردە دەکەن و مطمئنەن بە داخێکی زۆر گرانەوە بەدبەختیکە و ناڕەحەتیکەی فقط بۆ منداڵەیە و دوایە بۆ دایک و بابەکە. دەزانم کە هیچ دایک و بابێک پێی خۆشنێ داهاتی منداڵەکەی باش نەبێ، پێی خۆشنێ تربیەتی منداڵەکەی خراپێ، بەڵام ئەگەر پێت خۆشنێ عەزیزم جۆد ئاواڵە بێ بۆ ئامۆژە وەرگرتن، بۆ پند وەرگرتن و بۆ متەخەسیسین و مشاورین. هۆی بەرنامە چیدی ئیجازە نەدا کە لە خزمەت و داهەبین، هەرچەند پێمان خۆشە زیاتر لەو بارەدا بەحەس بکەین و لێی بڕۆین، بەڵام بەهۆی ئەوەی کە بەرنامە کاتەکەی کورتە ئەمەش مەجبورین کە خوداحافیزیتان لێ بکەین. تا ڕۆژێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەمووتان بە خودای گەورە دەسپێرم. خوداتان